وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. ماوەیەکە کە بەهۆی گرفتاریەکی تایبەت حزورە لە فەیسبووکمان کەمتر و بەسۆ. ئەمە ڕووداوەکانە ساڵە ڕابردوو ئەمساڵ ڕووداوگەلێکی گرنگ بوون کە پێویستیان بە تەحلیل بوو و ئێمە مەشیایە حزورێکی فعالمان بووایە. ئەگەرچی لە کلاب هاوس و لە ئەپلیکیشنەکان ترە سوشیال میدیا ئێمە کەمماندانن یاگەوە محاولەمان کردگە کە بە دەقیقەوە سانیە سەبارەت بە ئەوزاعێک لەم سەرزەمینە ئێمە تێپەڕ ئەبێت تەحلیلمان بوو بێت، نەقدمان بوو بێت. ئاخرین دانە کە ڕەبتی هەست بە دیبەیتەکەی ئەمڕۆ تەحلیلی بەیاننامەی کەجەکە یا پەکەکەی سابق یا بە باوەڕە من فرقەی هەڤاڵیە یا تەریقەتە ئاپۆیە لە ئێڵ و خێڵە تازە دروستکریاگە هەڤاڵانە قەندیلیە. بۆ خاتریەوەی کە ئەم چمکانەی کە بەکارم هێنا لە تەیی ساڵان ڕابردووە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ نەزەراتە خۆی سەبارەتە بە ئەوزاعێک کە خەریکە تێپەڕ ئەوێت و ڕەوەندێک کە تێپەڕ ئەوێت باس کردگە. خۆشبەختانە و دیهاتنە یەک لە دوای یەکە تەحلیلەکان و دروستبوونە پارادۆکس، یعنی لەسەرەوەیە ئەقڵە سەلیمە خەڵکی قەرار گرتن. هەروە بۆ خۆتان نەزانن پارادۆکس وشەیەکی یونانیە و دۆکسا یعنی ئەقڵە سەلیم، یعنی کەمن سنس، یعنی ئەو جۆرە ئەقلانیەتەی کە خەڵک ڕۆژانە هەڵس و کەوتی پێەکەن. ئەو جۆرە ئەقلانیەتە کە خەڵک ڕۆژانە هەڵس و کەوتی پێەکەن لە سەرزەمینی ئێمە تووشی قەیرانێکی گەورە و نەخۆشیکی ناجۆر بووگە. بۆیە خەڵکە ئێمە لە حوزەیە ئەقڵە سەلیمە دووچارە تەناقوز ئەون و ئێشێ ئەم تەناقوزانە ئەگەر بە شێوەیەکی دیالکتیکی بنوارین لێی بە سوورەت تەبیعی خۆیان هەلکەن. یعنی تۆ لە جێگەیەکە فکرەکەی ناسینت، شناختت، معرفەت کاملە، بەڵام اتفاقێکەکەوێ و متوجهوی بە تەناقوز ئەخۆی کە ئەم ناسینە ناکاملە، جلوەیەک لە حەقیقەتی تیان نییە و تۆ مەجبوریت هەنگاوێکی تر بڕۆیتە بەرەو. ئەگەر ئێمە ڕوانگەیەکی هێگلی لە چمک یا لە مەفهوم بکەین، بزانن ئەم پەندی پێشینیانە کە ئێژێ سەرم سوڕماگە لەم دەم و باسە، سمسمە خەرە و کارکاری یاسە، ئاغازە دۆزینەوەی پارادۆکسە. یعنی تۆ خەریکی ئەوێنیت خۆراکیەکی تایبەت کە لە تاقێکا دانریاگە و بەرە تاقەکەیان بە قوڕە تازە ماڵەکەشی کردگە، سمە خەر لەسرە سمە کەر، یعنی لەسرە قوڕەکە دیارە، بەڵام ئەم کەرە کات کە سەناوە ئەم قوڕە و ئەم ئاسەواریە بەجێهێشکە کە ئەنەهوو ئەمە کارە کەرە، بەڵام ئەوەی لەگرا لە بین چووگە خۆراکیەکە کە بەشەر ئەیخوا نەکەر ئەیخوا و باڵای کەر بۆ خۆراکیە ناگا. بۆیە ئەوەی کە تێت تەماشای ئەم منزەرەکە ئەژێ سەرم سوڕماگە لەم دەم و باسە، سمسمە خەرە و کارکاری یاسە. گویا ژنێک بووکێکی هەز ناوی یاسەس، خۆراکێکی خۆش ئەوێت لە ترسە ئەوەی کە یاسە بیخوات ئەیخاتە سەرە تاخچەیەک و بەرەکەی بە قوڕە تازە ماڵەکەشیەکە لەبەرەوەی کەسێک کە بڕوات ئەم خۆراکە بدزێ جێپێی دیار بێت. یاسەیش ئینسانە زرنگێک وگە سوارە کەر ئەوێت و سمخ کەرەکە لەسەر قوڕەکەدا ئەنرێت و خۆراکەکە ئەدزێت. ئەوەی کە تێتە ئەوێ ئەیوێنێت
خەسوویە یاسە ئەوێنێت ئەمەیکە خەریکە ئەیبینێت و مستەمسەکە سمە کەرە، بەڵام ئەوەی کە کارەکەی کردگەی یاسەس ناتوانێت سپاتی کاتە سەری، واتە ئەوێت و ئەمەی کە سەرم سوڕماگە لەم دەم و باسە سمسمە خەرە و کارە یاسە. اتفاقاتێکی فرەکەوت ئاخێزە کوردەوارە سەربەخۆ لەسەر تەحلیلی خۆی وێسیا. من ئەمڕۆ گەرەکمە هەم بەوەدی هاتنە تەحلیلەکانە ئێمە، هەم وە تەناقوزگەینە ئەقڵە سەلیم و ئەفکار عمومی لە مشاهداتە پێشەڕوو عودەتێکی تاریخیان بدەمەوە، هەڵگەڕاندنەوەیەکی تاریخیان بۆ بکەم تا متوەجه بوون منزورە پەیمانە حەیدەری و ئاخێزە کوردەوارە سەربەخۆ لە فرقەی هەڤاڵیە یا تەریقەتە ئاپۆئیە چییە؟ بۆ ئێمە ئیدعا ئەکەین ئەوانەی وانە قەندیلا ئیمڕۆ ئێڵە تازەن، ئێڵیان دروست کردگە، عەشیرەیە جەدیدیان دروست کردگە. کارکردە ئەم ئێڵە و ئەم عەشیرە چییە؟ ئایا ئەمە نمونەیەکی دەورانی متەئەخری تاریخی هەست یانیسی؟ بەرەوەی بڕۆمە ناوە ئەم سەنەدە ئێمە پێشووتر تەحلیلمان کرد کە پەکەکە سەپاهە قودسە. ئێمە وتمان کە سەپاهە قودس نە هێزە دەریایی، نە هێزە زەمینی و نە هێزە ئاسمانگی هەست. یعنی سەپاهە قودسە دەوڵەتە ئێران ئیدەیە کاربەدەست و کارناس و پلەبەرزە نظامین کە بوجەیەک وا لە دەستیانە کۆمەڵێ بازوو و ماسڵە ئینسانیان هەست نیابەتی یا پرۆکسی کە بەدەنی سەپاهە قودس تەشکیلەدەن، وەکو گروپگە لە مختلفێکە لە عێراقا هەن کە تائبە ئەحلە حەق، ئەسائبە ئەحلە حەق، حیزب الدەعوە، تەواو ئەوانەی کە ئێوە تەحتەناوە تەشەیوع ئەیناسن، وەکو یەکێتیە نیشتمانیە کوردستانە عێراق، وەکو پەکەکە. ئەمانە ڕۆڵیان بەرجەستەترە، بەڵام ئەقمارێکی تر ژێردەسە ئەمانن وەکو کۆمەڵە، وەکو دموکرات، نەک بە شێوەی مستەقیم بەڵکو ژێردەسە باوەکانە سەپاهە قودسن، وەکو حیزب الله لوبنان، وەکو زەینەبیون، وەکو حوسەینیون، وەکو ئەوانەی هێزەکان ئازەربایجان، پاکستان، ئەفغانستان، ئەمانە گشتی سەپاهە قودسن. کە تۆ بەحسە لە سەپاهە قودس ئەەکەی پانتاییەکی بەدینی ناوچەیی لە عەلەویەکان، لە شیعەکان و ئەنچێ کە جمهوریە ئیسلامی ئێران پێی ئێژێ محوەرە مقاومەت، یعنی لە بەرامبەرە ئیسرائیلە. با من پێش لەوە تەناقوزات ئەقڵە سەلیم بێژم. کابرا ئەوەڵ دەحفە ئەمە خوێنێت و ئەگەر خەڵکە سنە بێ، کرماشان بێ، ئەگەر کۆمەڵەیی بێ، دموکراتی بێ، حەزی پێکات کۆمەڵی و دموکراتیەکە، وەلی سنەی و کرماشانیەکە حەزی پێ ناکات. کۆمەڵی و دموکراتیەکە ئێژێ خۆراکی گەیە دەسم بڕۆم بێژم باشە ئەمەی تۆ ئێژیتی جمهوری ئیسلامیش هەرەمە ئێژیت. ئەها چون تۆ قسەیەکەکەی جمهوری ئیسلامیەکە پەکەکە ڕێگە دەڕەوی هەست، پەکەکە ئەتوانێ بێژێت کە من سیاسەتەکەم، من لە ئەبزار دین استفادەکەم، بە ئەدەبیاتە چەپی کارگە لە پۆپۆلیستیەکە. بۆ کارگە لە پۆپۆلیستیەکە؟ خب ئێمە فکرەکەین کە ڕەوەندێ لە ئەقڵانیەت وا لە پشتە کارە پەکەکە. ئەم ڕەوەندە ئەقڵانیەتە چییە؟ پەکەکە ها بە شوێنی گرتنە هێز و تێ لە تەناقوزاتە منتەقە استفادەکە، تێ شیعەدا ئەنێ لە بەرابرە سونیە، حمایەت دەوڵەتە ئێران ئەگرێت لە بەرابرە سونیە. تەرەفدارانە پەکەکە ئێژن ئێمە کوردە شیعەمان هەست،
بمكارة جذب كرد الشيعة أكين أم بش قومي إتنيكي كردة نەک دارایی ئەکسەریەتە شێعە نییە بەڵکە ئەقەلیەتێکی بچووکی شێعەی هەست نەک یەکگرتوویە کورد دروست ناکا بەڵکە دژایەتیە کورد دروست ئەکات پەکەکە ناتوانێت تەشەیوع لە دەسە دەوڵەتە ئێران دەربێرێ ئەمە ئیدعایەکی باتڵە ئاغای عەبدوڵڵا ئۆجالان نە ئەتوانێت بەگەردە پێی ئایەتوڵڵا سیستانی بگات نە بەگەردە پێی مەقامە معنەوی و قودرەتی عەلیە خامنەئی بگات کارتە تەشەیوع کارتە پەکەکە نییە کارتە دەوڵەتە ئێرانە تەشەیوع ستونێک لە ناسیۆنالیزمە دەوڵەتیە ئێرانە شتێکە ئەبزارە دەسە دەوڵەتە ئێرانە ناوێت و ئەبزارە دەسە پەکەکە استدلالاتە پەکەکە و استدلالاتە هەواڵانە پەکەکە استدلالاتە باتڵێکە و ئەو ناتوانێت بە نەبوونە عەلامەی مەجلیسی و کولەینی و خومی و خوئی و سیستانی و شیرازی لە دەس تەشەیوع دەربێرێ پەکەکە ناتوانێ وها کارێ بکە وانگەهی ئەم ئیدعاکە بەشێکی فرە لە کرماشان و ئیلام شێعەن درۆی گەورەیەکە ئوستانە کرماشان ئەکسەریەتە شێعەی نییە ئوستانە کرماشان هەم پەیڕەوانە تەریقەتگەرە جۆرا و جۆری واتیە هەم ئەحلە حەقیقیی واتیە و بەشێکی بچووکی تەشەیوعی واتیە ئەم گشتاندنە کە مەبەستێکی سیاسی لێ تێتە دەرەوە کارە دروستێک نییە و کارە مەیدانیەک نییە ئەمە ئەقڵە سەلیمە خاتە و تەناقوزە خۆ لە وەختە ئینقلابە مەردم تبقە گوفتەی ئەمانە بۆچی پێژاک حوزوری نییە کەسێ لە خۆی سوال نەکە عیدەیە کە فرە تووڕەن ژن پێژاک ئیفلاسی کردگە نا پێژاک دەستوری نەبووگە جەنابەت خوێندنەوەکەت غەڵەتە خواردەکتە بە تەناقوز نازانی چۆن حەلیکەی لە ڕادیکاڵترین بەرخوردێکا کە ئەیکەی چون دڵت پێوە نییە دەست هەڵگری لەمەی کە ئەمە ئینقلاب نییە و بەلاخەرە تۆ ئیشێت دەست بگری بە تەختە پارەیەک تا یە وجودێ لە خۆت بنوێنیت خەڵکێکی تووڕەمان هەس و ناڕازیە و قارەمانە و ئینقلابی کردگە و پەژاک حەشی نەکردگە لەکاتێکە پەژاک دەستوری نەوارە دەکار بوێ دەوڵەتە ئێرانی لە یەک جێگە ئاماژەی بە پێژاک نەکرد لە کاتێکە ئینقلابە ژنانە شعارە ژەنجیان ئازادی شعارە پەکەکەس لە کاتێکە لە ڕێپێوانەکەی برلینە فەقەت پەکەکەیەکان توانیان لەگەڵ حامد ئیسماعیلی و ناقسە بکەن وەرێ بۆ دەوڵەتی ئێرانی یەک جار هیچ کارێکی نەخستاوە دەی پەکەکە و پێژاک بەڵکو کارەکەی دادەسە کۆمەڵە و دموکرات بۆ تێگەینە لەم ئەوزاعە با من نوکتەیەک بێژم بۆ ئەوانەی پێیان بەری خواردگە بزانە کابرا ئیژێت دێ ڕەنووسینەکەی وا دەست پێ کردگە ئاغای کەجەکە یا فەرقەیە هەواڵیە تێمە سەرەوەی کە بۆ پیانێژم فەرقەیە هەواڵیە کەجەکە بزوتنەوەی ئازادی کوردستان بزوتنەوەیەکی حوسەینی محەڕەمیە بزانە ئیدعاکردن لە بزوتنەوە کوردستان پێویستی بە پێناسەکردنە بۆ ئێوە پێناسەی ئەم بزوتنەوە ناکەن لەبەر خاتری ئەوەی هەر جۆرێک کە گەرەکتان وێ بیخونجنن ئێوە خۆتان ئەکەنە ماسی ئەخلیسکین و دەسە ئینسانەوە تۆ ئەگەر تعریفە کۆنکرێتێک لە خۆت بدەی لەو مەفاهیمە بدەی من یەخەت پێ ئەگرم ئەتوانم دانیشم و نەقدت کەم ئەمە تۆم کارە ناکەی تەمامە ئەمانەی کە ئیمڕۆ
دەستیان گیرە بە دەسە پەکەکەوە ناتوانن بێژن پەکەکە غەڵەت ئەکا بۆ خاترەوەی دەقیقەن هەمان نوقسانیە نەسکە پەکەکە هەسی. هیچ کام لەمانە ناتوانن بێژن لە کامە سەیرە تاریخیە لە نێوانە کامە مشت و مڕ کۆمەڵایەتیە ئەمانە هاتکنە سەدەرەوە. بزان ئەم کارەی کە من ئەیکەم لە ورد و درسیان ئەدەم و نەقدیانەکەم و ئەمە مشتومڕی کۆمەڵایەتیە. بزان من نایرم سەد دەربێرن درۆ ئەکەن درۆکانیان دەرەخەم. ئەمە لە ئەنجاما چی دەرئەخان نیشان ئەدا کە ئەم کۆمەلگای کوردەوارە نەمردگە ساحێوی هەست. ئەمانە لە هیچ مەقتەیەکە ناتوانن گزارش بدەن کە دەرەندەراویشتی کامە مشتومڕە کۆمەڵایەتین. دەرنەتیجە تۆ هیچ تعریفێکت نییە. ئێستا هیچ کەس ناتوانێت بێژێ بە پەکەکە ئەم تعبیرە تۆ بەناوە بزوتنەوەیەکی حوسەینی محەڕەمیە غەڵەتە. ناتوان چون پەکەکە داگرێتە سەریان وێژێ ئەگەروانیە پەس چییە تۆ تەوزیح بە ئەویش ناتوانێت تەوزیح بە لە هەرکوێ تەوزیح بە پەکەکە یەخەی پێگرێت بۆیە تەوزیح نادەن. کۆمیتەیە گەلان و ئاینەکانی کەجەکە بە بۆنەیە دەستپێکردن ڕۆژە محەڕەمەوە ڕای گەیاند بزوتنەوەی ئازادیە کوردستان، بزوتنەوەی حوسەینی محەڕەمیە و داوا لە هەموو کەس کرد کە بەشداری ڕیزەکانە تێکۆشانە دیموکراسی و ئازادی بکەن. ڕۆژووی محەڕەم کە بەرخۆردانی کەربەلایە بە پەرستش و ڕاز و نیاز یاد دەکرێتەوە. کۆمیتەیەک گەلان و ئاینەکانە کەجەکە یا فڕقیە هەڤاڵیە زاهرەن فرە بێسەوادە. ئەوەڵەن شیعەکان مانگە ڕەمەزانیش ناگرن چ بڕسێ بە محەڕەمێک کە ئەهەمیەتی وا لە ئێڤنتێکا کە بەرگوزاری ئەکەن، وا لە نەزریەکا کە ئەیخۆن، وا لە ئاو و گوڵا و شەربەتێکا کە بە سەلامە بەر حوسەین و لەعنەتە بەر یەزید بەردەوام ئەوێت. هیچ ڕۆژوویەک نییە من هەم شیعە ئەناسم، هەم لەگەڵیان گەورە بووگم، هەم ئەزانم ئەوەی تۆ ئیژیتی دروست و هیچ شیعەیەک لە ئەیامە تاسوعا و ئاشورا کە فەرازە مانگە محەڕەمە هیچ ڕۆژگێک ناگرێت. ئەمە خۆ دەلیلە بێ ئاگاهیە ئێوە لە جامعەس. پەرستش و ڕاز و نیازیش ناکەن بە سوورەتە ئێڤنت وە کارنەڤاڵ تێنە ناوە خیابان یا لە ناوە حوسەینیەکانە سینەزەنی ئەکەن، ئەگرین ئەدەن لە خۆیان نەوحەخانی ئەکەن. ڕاز و نیازێ لەگرا مەوجود نییە. عەلەویەکان و موسڵمانانی شیعە لەم محەڕەمەدا ڕۆژوو دەگرن. عەلەویەکان سەریان لێ شێویاگە وەگەرنە عەلەویەکان شیعە نیەن. ئەمما دەوڵەتە ئێرانی بە یارمەتیە ئێوە خەریکە تەمامێ فەرەقە مختلفە تەریقەتی، تەسەوفی و عرفانی ئەکاتە شیعە. دەورانە ئاشنایی بە مەزاهبە ئیسلامی و بردنە مردمە ئێمە لە مەرحەلەیە شەریعەتە محسوڵە دنیای مۆدرن، ئیمکانات دنیای مۆدرنە و بە هاوکاریە ئێوە تەمامە عەلەویانە سووریە کریان بە شیعەیە 12 ئیمامی و دقیقەن ئەمەی کە تۆ نووساکتە تەبدیلکردنە عەلەویانە کوردەوارەداگی کریا بەلای کۆرپۆرێشنە تورکیە بە شیعەیە 12 ئیمامیە. ئەگەر ئێوە سەبارەتە بە مۆزوعە درۆزن نیەن، بە ملیاردها سەروەتتان هەست، کارنەڤاڵ و کۆنفرانس ئەگێڕن، دابێ زەحمەت 4 کۆنفرانس دەرمۆوردە ئاینناسی
بەکتاشیە، علەویە، ئەحلەحەقیە، عودویە بانە دەرەوە با بزانین ئەمانە کێن، معتەقداتیان چییە، چۆن ئەدیانێکن، مەراسم و مەراسکیان چییە، سنخیەتیان چییە، تەکە مابەقیەیە ئەدیانێکی ترە. ئەمە کارە ئێوەز چ کارن لەو کەژوکیەوە دانیشتگن، ملیاردها دولارتان هەست و گومڕکات ئەگرن و تجارەت ئەکەن و لە خەت قاچاخانەوە لەم کارانیشە بکەن با دووچارە مشکڵ نەون. علەویە چییە؟ تەوزیحی نادەن. خودە مردمەکەیش بێسەوادن، نازانێت. بڕێم پرسە هیچی نازانن شیعان. یەکیشم شێرێکی زەرفەقاریان کردە مل و نازانن چین، بەڵام باوەڕیان بە حلولیەت هەس و باوەڕیان بە دوونا و دوونبوون هەس و بمانەت. دەگرن و تێکۆشانی حەزرەتی حوسەین لە پێنا و ماف و دادپەروەریدا بەبیر دەهێننەوە. ئاغای حوسەین بۆ هیچ مافێک قیامی نەکردگە. مرۆڤە دنیای حوسەین ئیشی مرۆڤە تەکلیف مەدار بێت، مکەلەف بێت، نە حقوق مەدار. بۆ مافە مالکیەت قیامی کردگەن؟ ئایا قیامی کردگەن؟ خب تەمامە ئەمانە محل اختلافات عدیدەن هەر لە ناوە ئەم فرقەیە دوانزە ئیمامیە و ئەمە ئیعجازە ئاغای عەلیە شەریعەتی بوو لە مەسئلەی کەربەلا واقعی قیامی دروست کرد. ئەمە ئاغای دکتۆر عەبدولکەریم سروش بارها بەحسی ئەکات و کارێکە لە حوسەینیە ئێرشادە ئاغایە. شاید ئەمانەی کە ئاغای عەلیە شەریعەتیەکە، من مطمئنم ئەمانەی کە ئێوە بەرامبەر بە ئەو خەڵکە نائاگاهە ئێژنی کە ئەم خەتە لاتینە کولەن بێسەوادی کردگن لە کوردەوارە داگی کریاگەلای تورکیەوە ئینقتاعێکی تاریخیان کردگە لەگەڵ پێشینەی خۆیان و توانە گەڕانە بە شوێنە بن و بنەچەقە باوەڕکە لە خۆیانی هەنیە، تۆ ئەتوانی هەر درۆیەک بەمانە بدەی. وەلێ لە لای ئێمە ناتوانی وەها کارێ بکەی، بۆیە بن پەیا ناکەی مەگەر بە هاوکاریە دەوڵەتە ئێران. تۆ بە هاوکاری موسساتیە دەوڵەتە ئێران و ساپۆرتە دەوڵەتە ئێران و نەهادگەل و سازمانگەلە قودرەتمەندە دەوڵەتە ئێران لە لای ئێمە توانە جەزب بدەست، هەروواکە ئیداراتە مختلف نیرو جەزبەکە، تۆش نیرو جەزبەکەی و مەجالیان داگە بە تۆ کە نیرو جەزبکەی. ئێمە سڵاو لەو بەرخۆدانە دەکەین کە وجدانی مرۆڤایەتی بە زیندووئی ڕاگرت. دەڵێن ڕۆحی ئەو کەسانە شاد بێت کە لە بەرخۆدانەکەدا گیانیان لە دەستداوە و خێر و بەخشینەکانی عاشورا و موسڵمانانی شیعە مایەیە قبوڵی بێت. بابزانی بەرخۆدان مقاومەت لەفزێکی مارکسیستی لێنینیستیە، ڕەبتێکی بە دنیای ئیسلام نییە و مقاومەتیش لە هیچ کوێیەکە بە عنوانە بەشێک لە مبارزاتە سیاسی تعریف نەکریاگەسۆ. ئەگەر تۆ گەرەکتە بەرداشتهای مارکسیستی لێنینیستی تەعمیمە بە تاریخ بدەی و خانشێک بکەی لە متون و ئەفسانەگەلە ڕایج، کارە بسیار غەڵەتێکەکەی. تۆ خەریکی دۆشاو تێکەڵەکەی. ئەم کاریانە سەردەمانی کرد. بزانە بۆ خاترەوەی متەوەجهت بکەم،
آغای إحسان التبري للرهبران حزب التودة يكسري النوسيني هز من جملة دو كتيو تحت ناوى من معزلتهم هز جهان بینی ها و جنبش های اجتماعی در ایران اما جلد دویسی فروپاشی نظام سنتی زایش سرمایه‌داری در ایران جامعه ایران در دوران رضا شاه آن یکتی کتبو بیجم تا بزانید که وقتی تو گرکت لحیج چتی دروس کی سوار بر اندیشه های مارکسیستی لهر کوی کم تیرن دست اون ناو تولز و جعب افزار مارکسیزم و تيرني وأي إسلامين أي شيعين أي إيرانيين يعني دروسيا كان يخون جنن لهركو يكاو مشكل برخون أرون لنا وأم تولز باكسة شتي در تيرن وبخو تاني أخون جن مثلا إيوه فاقد الشواهد مادين لإدعاء إمبراطورياتي تاريخ اليهود هر لفریسیان یهودی که ایو بناو فارسیان اناسن و من کوتاه بیجم فارس پارس نیه ها عرب بخاطر وی پی تلفظ ناکاد فینایجی مناو پیمانه رفیق عرب مبوگه عرب من ببیمان بانگه که بفیمان بانگ نکه عرب بپارکینگ انگلیسی نایجی میای پارکیر اجی میای بارکیر ناجي ماي فاركير فارس معربة بارس نية تبقى قفتهاي خود يهوديان فارس فريسين يهوديان يعقوبين هر است پرگار برنامه کی دانیا گبنا و عیسی مسیح بخش اول يوبان بحث كات كتفكر منجي آخر الزماني تفكر فريسيان يهودية فارسان يهودية هر ام فريسيان يهودية ادعاية مسيحاية ما شيعة سيروس يا كورش اكن من تاريخه وانا من نارو مسألة تاريخه بحث إحسان التبري أكرد يجملة خيلي معروفة هر امسك آخذ كردوار السربخو أو جار بشيوي ديتكتيفية تاريخي أروات وبن أمانة در تيريد إحسان التبري لبشيوي توليد آسيائي ككود تيريتو لماركس و إنجلس نامكان نيوان ماركس و إنجلس لشيوي توليد إيراني أقات سربشة إيران لبين نكتيك بحثكات كسراغاز تمامية التحليل هاي إيران بازية إشان إجيت مثلا ماركس از فقدان مالکیت خصوصی بر زمین در شرق سخن میگوید و این سخن فرانسوا برنینه را برجسته میکند قصه کی زم قصه فرانسوا برنینه آیا فرانسوا برنینه یک بوگه منازنین فرانسوا برنینه که ظاهرا کابرای فرانسویه که لیک دورانی که ادعا کن مشاوره یک ادعای خان مغلوگه ظاهرا إشان ادعاي كردقة أما أوسا وقت تو شواهد ماديت نية أكويت تشيروك وتنو سوت بولبولي ليدان إجا السلطان يقان و تنها مالك أرزي و زمينها كشور است على براسك آغايان مدعي أون تمام سلسلة هاي إيراني پادشاه مالك مطلق زمينه مردم رعية وسيستم بناو تيولداري موجودة هل خود إحسان التبري إجيت أم قصالبة دروسنية وأم نقاها إنجلس وماركس دروسنية چون بعدا دياكنوف قصة أكاد غريشمان قصة أكاد در مورد مالكية الزمين من قرأكم متوجه تان كم تا بفهمي أم كارجرك رياغا لهر كويكا كم تيرين لهر كويكا درزا كيك شق أوا ايوتين وماركسيزمي تي اخن
تا جوابات و متنك نيستان. خب إيراني قالك ناتوان شواهد مادي لپادشاهانیان نشان بدن. خب بسنده اکن بمکه مالکیت از آن سلطانه. در نتیجه اما سلطانه که تیولداری اکا آنچه که ناوی فعودالی نیه لم سرزمین تیولداری دلیل وسک سلطان مالک زمینه کانه. اما خود آقای احسان تبری مجبور اوی کوت بیری تو لکسانی کیتر. آقای احسان تبری ایجید بامن یک نکته بیجم لبروی مثابتی بکن باز امام قسانه دروست هر لو کتاوه سخنان لبخش سخنان انگلز درباره جوامع خاور زمین صفحه 45 لگران نکته یک بحثه که هنگ اجید حجم مقاله در اینجا اجازه نمی دهد ما در این بار وارد بررسی تفصیلی شویم، ولی ذکر برخی فکت های تاریخی را بی ثمر نمی دانم. درباره جامعه اوستایی گایگر در تمدن ایرانیان شرق در دوران باستان می نویسد در دودمان اوستایی به تدریج که کشاورزی توسعه یافت و زمینهای بکر به دست می آمد، بعضی خاندانها مقادیر متنابهی از زمینها را به ملکیت خود در آوردند. درباره وضع مالکیت زمین در دوران هخامنشی دیاکنوف می نویسد در نتیجه فتوحات آسوریان، بابلیان و پادشاهان ماد و سپس خود هخامنشیان بخش مهمی از زمین بجز اراضی متعلق به شهرهای ممتاز، معابد، قبایل نیمه مستقل و شاید ساتراپ‌ها و منصبداران بزرگ به ملکیت شاه درآمد، به نحوی که کمونها اکنون دیگر مستقیما با اراضی شاه سر و کار داشتند. درباره همین دوران گریشمن مورخ و باستانشناس فرانسوی می نویسد، یهودی نمانگشتید، ملک بزرگ مبنای محصول فلاحتی در عصر هخامنشی بوده است و آن توسط رعایای وابسته به زمین که با خود زمین خرید و فروش می شدند و همچنین به وسیله غلامانی که بر اثر فتوحات همراه می آوردند کاشت می شد. ملک کوچک وجود داشت، اما محتملا نسبت به املاک بزرگ که دارای سیاست اقتصادی سختی بودند کم اهمیت است. گایگر، دیاکنوف، گریشمن همگی بر وجود املاکی که در تصرف شاه و دولت نبود اشاره می کنند. اما من استتیرمی وسر نکته‌ک. خواجه رشید الدین فضل الله، وزیر دربار ایلخانی، یهودی آنوسی که تاریخ انوسی بویان، تبار انوسی بویان، اصلا معلوم نیه معنی بوگن نبوگن، اسم نشانی دا که بوگن یا نبوگن. خواجه رشید الدین فضل الله که خود از اشراف ملاک بوده، در مکاتبات رشیدی از املاکی که به مال خاص خود خریدیم صحبت می کند. در جای دیگر می نویسد چون اکثر قرایی که در ولایات مذکور واقع است به قید ملکیت ما در آمده، بعضی از آن املاک خریده، بعضی دیگر به کلی خراب و بایر بود، احیاء ممات کرده و به حسن کفایت ما مأمور شده است. وی در مورد اصلاحات زمان خود در جوامع التواریخ می نویسد، فرمود تا تفحص نموده تمامت املاک اینجو و اوقاف و اربابی را که از مدت 30 سال باز بلا منازع در تصرف ایشان بوده، مشروح به اسامی متصرفان بنویسد و در دفاتر قانونی ثبت کند.
بۆ ئێوە جالبە مجموع التواريخ ئەمێنێتۆ مكاتبات الرشيدي أمينيتو من قرو أكم لم تاريخ برطمطراق إيران لم ادعاء خواجة رشيد الدين فضل الله كي كزائي كادعاء در دفاتر يا دفاتر ديواني ثبت شد يك دفتر ديواني لحكومة هاي إيراني بيرن يك دفتر ديواني على قراسة كتو مسألة مالكية زمين بسيار مهمة يك دفتر ديواني أغيان توم جوامع التواريخ تهز شعر شاعران خلوة نشينة خوشخار دائم المستحة وبازت هز چون لم سلسلة مراتبي حكومة هاي برطمطراق إمبراطورية إيراني مغولي تركي توي إسلامي يك دفتر دنيا تبقى قصي خد آغاية رشيد الدين فضل الله كمجمع تواريخي ليكويتو اجي مشروع بأسامي متصرفا بنویسید و در دفاتر قانونی ثبت گردد یک دفتر قانونی نشانه مبن کاکا ایو ارون لکلاسوکی که چرای در تیرن اجن اما چرای شو الزفاف یزگرد سیبو یک دفتر دیوانی که نشان بده تو ساختار مادی حکومتی بوگه نشان بده موجود نیه تبقى ادعای خواجه رشید الدین بيويت موجود نیه اما والا همان كتابيك كمن لإحسان تبري بوتان بخندو من بو ام كوتم لإحسان تبري هاوردو بزان آغايان تمام اواني كتين ام سرزمين ايمه گرك يعني تحولات بازاري دروس كان بر اساس ایدههای اروپایی تین جامعه ايمه شكل ادن پیشینه بو دروس اكن كسايتي بو دروس اكن لذا اخونا مقولة كي تنگو گران بنام مقولة مالكية الزمين اي قوالة موجود نية اي سند موجود نية انچه سند و قوالة اويني جعل 200-300 سال گذشته مشخصا لأوائل قرن 19 گشتی شکار تکی و خانقاس چون ناتوانه مقوله مالکیت توضیح بداد اروال لفرانسوا برنینه فکتیریتو که بله مارکس لقدا اقتدای کرد به کوتی هاورگسو لفرانسوا برنینه و ایجی سلطان مالک تمام سرزمین زمین های هم سرزمین است. بعد وقتی تو سؤال وضعية اجتماعية كي ناتواني جوابته ناداتو جا استابو خاطري وي حاريما بي من تشينوات حبيب الله لا جوردي مصاحبه كي كرغتك دكتور كريم السنجابي دكتور كريم السنجابي ايوه كرد باس حزبي كان دكتور كريم السنجابي كرد قومي اثنيكيه دكتور كريم السنجابي منالان الرؤساء ايلا سنجابي بوغا بعد بوبا الرهبلة جبهية ملي ولدوران دولة مؤقتة بازرقانا حدود السيمان وزير أمور خارجة دكتور كريم السنجابي دكتور كريم السنجابي لم حلقة تاريخ شفاية كبحثية نكات مهمة كي جيت ككس خويا تواني لي كي شي تدرو يسمن قرق ببيتا بيجم ايلا ساخته يعني چي امريكا بيجن امبراطوران يك لدوا يك شيعة قري علوي قري او كاري وابكاكيكا فرقية حضارية يا طريقة ابوية خليك همن كاركا كست صال الرابردو 150 صال الرابردو نمونة قلي موجودة اما انا ايلا جديديان دروس كردقا ايلا قنديليان پیروان فرقه آپویین خب من مصاحبه دكتور كريم السنجابي تان بوليدم تحب بفهم من منظورم لأيلا ساخته چيه ايلا سنجابي كيس من بولا كريم السنجابي فكتير مو كريم السنجابي دكتورة لفرنسا درسي خويندقا جزء كلز لكان دولة إيراني بوغا ناتوان بيبيجن بسواد الدرو اكا كرد بازه نازن حج كام نماننية كريم السنجابي
ئاریا بازێکی دەوڵەتە ئێرانیە. ئای کەریم سەنجابی خۆی معرەفیەکە حدود 10 دقیقه 15 دقیقه شی لە فەرمایشات و ئفازات ئاغای کەریم سەنجابی دابنێم. ئەم تاریخ شەفاهیە دانشگاه هاروارد ئەمریکاوە لە پشتیە. معذرة از يوتيوب وتبليغي تيكفي. که لازم بدانه راجع به ایل سنجابی برای شما صحبت بکنم. از اینجایی که ما یه همچین اطلاعاتی به طور تفصیل در اینجا منتشر شده نداریم، من خیلی ممنون خواهم شد که اگه شما لطف بفرمایید و این رو به تفصیل توضیح بدید. بله، ایل سنجابی محل سکونت ییلاقی یا به اصطلاح سرسیریشون در دشت معروف به اوكي خليك اجي ايلا سنجابي جيجي يلاخي وسرتسيريان دشت ماهي دشت كرماشانة لدامنا كان الشاهو لروان سر دسبيكات حتى منطقة اسلام آباد اروات قصر الشيرين اروات تو قستري جغرافيائية متماشاكة منطقة قرم سيريان حتى شمال بغداد اروات. ايلا سنجابي بعد بيتان يجي ايلا سنجابي كي دروس كرياغا يعني شي سنجابي اما كلمة سنجابيها نوادي سران سنجابيها ماهی دشت که در لغت اصلا ماد دشت بوده است، ماهی دشت کرمانشاه است که از 4 فرسخی کرمانشاه تقریبا 4 فرسخی غرب کرمانشاه شروع میشه تا 10-12 فرسخی غرب. این یک بعدشه و یک بعد دیگر از دامنه کوه شاهو که روانسر باشه تا ماهی دشت، تا به اصطلاح کاروانسرای ماهی دشت و تا نزدیک شاه‌آباد و تا پشت شاه‌آباد ادامه داره. این محل ییلاقی ایل سنجابی است که الان در حدود 160 پارچه آبادی در اونجا قرار داره. محل گرمسیری و خب محل يلاقي يا جيجي يلاقي إيلا سنجاوي وتي استجيجي يلاقي كان صو شص لاديتي هيا يعني هني أوان هني سنجابي كان وديت عن شو قستريكي بحث كرت استروات سر قرمسير سنجاوي شلاقی این در زمانهای پیش در خارج از مرز ایران و در عالیه. بزانم تو اگر وضعیت سرزمین خود نناسی و اما آخیز کردوار سر بخوب و اولین باروتی بزانه ما جیگیک من هست بناوی ناو چکیش دارکان اما قصه پارتی یکیتیه لإقليم كردستان شمال الحبيبة لكردوار داگیر کریاغ بندس کورپریشن عراقی کامل ترکمن هاتکن و ایجن کرکوک تركيا ادعايكا آخذ كردوار سربخوتي حبون الريجي جمعية للشارقل متأخر دوران مدرنية سازياغا دال برمالكية جمعيتي إنسانية بزانا است فرانسویه که توانه بی لسرزمین کردوار خاک بسینه بخوی مال بسینه بخوی پیشکشی بلان فرانسه ناتواني ادعا یا فرانسویان ناتوان ادعای سرزمین کردوار کن کرکوک دروسکری شارکی متأخره هن دوران مترنیت هست تو کارگر راهنه گرکه
نەفراتە ئەوڵیەی دروستکردنە شارەگەرەکە، گورجی تێری، ئەرمەنی تێری، کەلیمی تێری، یەهودی تێری وە تورکمەن تێری، پێکاتێ دروستەکەی بناو شار. مالکیەتە ئەسڵی شێوەیە ژیانە کۆنە خەڵکە، یەکێک لەمانە ژیانە ماڵداریە، یعنی حیوانداری. نەقشەیە کۆچە عێڵاتە ئەم سەرزەمینە، مالکیەت ئەم سەرزەمینە نیشانەدات. وەختی من داوای بەغا ئەکەم، ئیستا کەریمە سەنجاوی بە تۆ ئیژێ تا شماڵە بەغا، مەڵکە، تەعلیف وە چەرا کاوڕەکانە عێڵە سەنجاویە تا شمالە بەغا. بعد کاورا تێز ئێمە دووچارە شۆک ئەکا لە دەورانی ستێژێ، ورمێ برایی گەلانی واتی قەڵەتە کرد، ئێمە خۆ تورک ناکوژین، بەڵام کەسی ناتوانێت ئیدعای مالکیەتە سەرزەمینی بکا بە جەمعیەتە شاری. کاکە لەندەنیش 2 ملیۆن خارجی واتیە، 1 ملیۆن پاکستانی واتیە. لەندەن شارە پاکستانیە. متوجه بوون لە گرێگەلێک وا ئەم حیزبە خائینانە بە ئێمەی ئەدەن، و تۆ ئەوێنی لەگرا یەک دانە کوردە ریسەرچەر پەیا ناوێت بێت ئەم ئارگیومنتانە جواو باتۆ لە بەرامبەریان نەبێسێت. هەر کەسێ ئیدعای مالکیەت ئەکات لە کەرکووک، خیلی قەشەنگە، محلاتە تورکەمەن نەشین دیوار ئەکێشین، پاسپۆرتیان پێدەین، هەر جارێک کە گەرەکیانە بێت ناو کەرکووکێشی ویزا بگرن. قەشەنگە، ئۆکەی محلە زیستیان وە لەکوێیە. ئەمە تۆندڕەوین یاغەکیان، ئەمە کڵاونیانە سەر مەردمە، مالکیەتە مەردم بردنە. حەق مالکیەت یەکێک لە ئوسولە لیبراڵیە. حەق مالکیەتە جەمی حەق سەرزەمینیە مەردمانە ئێمەس. تۆ ناتوانی بێی لەگرا 4 نەفەری تێفڕەدەی، 10,000 نەفەری تێفڕەدەی مالکیەتە سەرزەمینە ئێمە بووی، ئێمە وامان لێهات. استگو بگرن. از ایران نزدیکی های قصر شیرین و نزدیکی های همین نفتخانه و محل نفت قصر شیرین، از اونجا شروع می شده و تا حدود قزلرباط و شهربان که الان جزء عراق هستن ادامه پیدا می کرده. خب بەشێ قشڵاخی یا گەرمەسێریە عێڵە سەنجاوی لە نەفتخانەی، یعنی نەفتشار، قەسرە شیرین، حتا شارەبان لە شمالە بەغا سەرزەمینە کۆچیە قشڵاخە عێڵە سەنجاویە تا شمالە بەغا، تا باکوورە بەغا. در سال 1914 لە ساڵی 1914 دەورانە متأخر، قەڕنە 20م، دەورانە متأخر، دەورانێک کە نظامە سوڵتەی جەهانی دەستاوەردگەلە جەدیدە تەکنۆلۆژیکیەس ئەتەقێتەوە. تەلەگرامە، هاتنە ئەنرژیگەلە تازەیە، گازە، نەفتە، کەشتیە بخارە، لۆجستیکە، ڕێگە ئاسنە، قودرەتی عەجیبێ پێیاکات. ئەو زەعفە جارانیە نامێنێت، وەلەذا بە شوێنێ تەمەرکۆز ئەگەڕێت تا بازاڕەکانی تەمەرکۆز بدات. ئەمانە بە وردی بەحسەکرێت تا بەعدەن لەسەری. بەڵام گوێ بگرن چه اتفاقێک 1914 قبل از شروع جنگ‌های بین الملل اول یک هیئت از طرف دولت انگلیس و از طرف دولت روس به صورت میانجی نظرت مز 1914 بەر لە دەستپێکردنە جەنگهای جەهانی ئەوەڵ هەیئەتێ لە دەوڵەتە ئینگلیس، هەیئەتێ لە دەوڵەتە رووسیە بە نیابەتە کێمەرتیکە بۆ مەگەر ئەمانە ئیمپراتوریهای پڕتۆنتراق نەوگن، ئەمانە چۆن سنووریان نەوگە ئیمپراتوری عوسمانی و ئیمپراتوری قاجاریە
بنيابة لقاجاري وعثماني سرحدات دروزكن 1914 سرحدات دروزكن لم سرحدات استثناء عيال سنجابي دانين عيال سنجابي بي باسبورت وجزرنامه تواني كاتا اوديو چون اما ملك اوانه تو توجه بكلم كلاو برداريه دو امبراطوريه كلب قنده موجودا بناو عثماني بناو قاجاريه ولا انجليسا كان وروسا كان هر كاميان بنوي نرايتي يكيكيان قرارداد نوسي قرارداد سرحدات يعني سنور دياري كردن تعیین مرز بین ایران و عثمانی دولت عثمانی اون زمان آمدند با نمایندگان ایران و نمایندگان عثمانی که مرز غرب ایران را که مورد اختلاف بین دو دولت بود معین بکنند و در اون موقع به حدود قصر شیرین که رسیدند پدر بزرگ من که حاکم قصر شیرین و سرحددار بود حاكم قصر شيرين وسرحداد بو باوا قوري من نكتيك عن بيجم عيال سنجاوي كلن أحلى حقن وأحلى حق بوغن بو يوجه لبا كريم السنجابي ادعاءك سروك عيال كباوك أمو باواي أمو شيعا عيال دروس كرياغا لتيرقا جورا وجور أحلى حقها ولي رئيسي عيال شيعز من بوي أم قصانا كم تاب فهمي وجالان أو بوئية عيلة قنديلية چون دروس أكريت خيلي ممكنة تو تيرقا مختلف بيري أحلى حق رئيسي كي بوداني شيعوي سؤال أم تيرقا بو قبولكن كعيش قوميتي كانت كي يكتر يعني سبحسكا للشيرازوتين للورستانوتين أو نعيال سنجابي عيال السنجابي بازوي دسكيس توزيع يده سؤال قوراء مثلا چون أمانة حيج قومايتي كان تكي يكتريانية أو نياك عيال چون قبول أكن قشتيان أحلى حقن ولا شيعي الرئيسيان بيت أقر لبشتو قدرتي كي ترنية كم عيال دروسكا فاوندي بولي زوري نيلا بشتيا وخاطري وين لما تيبقين تحملتان بيوتوز قسكان كريم السنجاوي جوبا من تيمة وسالة تحليل كان أم بيان نامية بزوت نوية حسيني محرمية در اونجا عثمانی ها فوق العاده فشار آورده بودند و انگلیس هم با نظر عثمانی ها موافقت داشت که قسمتی از غرب ایران را که جلگه هست و تقریبا وصل به جلگه عراق است که معروف به جلگه ذهاب باشه این را هم در مرز عثمانی قرار بدهند. اسم پدر بزرگ شما چی بود آقای شیر محمد خان سمسام الممالک شير محمد خان سمسام الممالك القابة كان وابيتان نجم دولة كان باشا كان الأخيز نابا بحثية كما القابة الجديد باشا قال جديد بقلر بجي الخاني أما نخوي أندروسيا كان أما برساخت هاي الجديدة دوران مودرنيتي متأخرة 250 سالا من استتي مثلا بابية شيخية يا مكاشفة كشيعة كان بيجن شيخية وتي مسألة بهائية تي مسألة انقلاب مشروطة وبيتا نجم شو اتفاق لمسر زمين خليقة كفيه أما آغاز دانان الدولة لمسر زمينانا بنكا كان أولية تحت ناو التنظيمات بناو إمبراطورية عثماني تحت ناو حكومة الناصري والدار خلافية ناصري لتهرانا كي أوائل قرن النوزده دههايم يعني قرن النوزده هر أم دورسة كتو مولانا خالد نقشبنديت هاز علي محمد بابت هاز وبحثة كمل سري
سنجابی ها در اونجا مقاومت فوق العاده سخت کردند و ایستادگی کردند. بالاخره مرز به همین حدودی که الان معین است معلوم شد. من معذرتم از تبلیغات یوتیوب. ولی اون مراتع اشلاقی خارج از نفتخانه را که در حدود قزلرباط و شهربان ادامه داره و تا نزدیکی های مثلا بغداد هم حتی میده این را أوسا وتي ولي مناطق قشلاخي كتانزيكا كان بغا أرواد قزل الرباط وشهربان وأوانا قشتي دريابة عيلة سنجابي كعيلة سنجابي أتواني هاتو جوكا چون ملكية عيلة سنجابية بو تعليف كاوركاني روز خاک عثمانی اون زمان شناختم، ولی یک پروتکل زمینه این قرارداد مرزی شد که نمایندگان دولت انگلیس و دولت روس هم امضا کردند و نمایندگان ایران و عثمانی که به موجب اون دولت عثمانی شناخت که این نقاط از لحاظ مرتع ملک سنجابی هاست، متعلق به سنجابی. خب از لحاظ مرتع يعني آلف جر ملكية سنجابي كان أي كلمة سنجابي ملكية سنجابي كان كرد تا شمال بغا چي بيات ايوه هات الملكية الشاري تان دروس كر وزعية الدولتي وبازاري تان دروس كر مردم ايملا ملكية كود دروسه اوكي 1914 دورنيها 100 سال پیش وعكسكاني موجود إيه مفرد رياينا من دنيا استباب زاني نغاية كريم السنجابي رهبر الجبهية ملي وزير خارجي دولة مؤقتة مهدية بازرقان در مورد عيلة سنجابي چيجي عيلة سنجابي يوتاندا لدامنا كان شاهو دشت ماي دشت لكنار كان الروانسر تا شعبات بعد لقصر الشيرين وتا شاربان وقزل رباط دامنه زيستي ومالكيتي أنا توزيع دا عيلة سنجابي كيس سنجاب يعني سمورة سنجاب فارسية يا عربي نازل يعني سمورة عيلة سمورة بابزين عيلة سمورة يا عيلة سنجابي بو بيجن عيلة سنجابي كدروسي كذا من بو يجم أماني وانا قنديلا أمانة عيلة قنديليا عيلة تازن كاركرد عيلة چي بوغا عيلة تازة چي بوغا لتيدو ساسيسا صال الرابردوا أغاي كريم السنجابي لنوار أولتك حبيب الله لا جوردي لدانشقاي هاروارد تحتناو تاريخ الشفاي كلا ابتداي نوارك دواكا تامن نمرد قمم نوارانا بلاو لكيتو وكريم السندواي مرق كريم السنجابي أم نوارانا دريت درو كسي بناو حبيب الله لا جوردي لبروجي تاريخ الشفاهية إيران توسط دانشقاي هاروارد أمريكا لدقيقية نو روات السراوي كعيلة سنجابي كيس روم بخشي که نمایندگان دولت انگلیس و دولت روس هم امضا کردند و نمایندگان ایران و عثمانی که به موجب اون دولت عثمانی شناخت که این نقاط از لحاظ مرتع ملک سنجابی هاست، متعلق به سنجابی هاست و سنجابی ها بدون پرداخت مالیاتی به دولت عثمانی هر ساله برای محل قشلاقی و تعلیف احشامشون اینجا آمدند و دولت عثمانی هم تعهد کرد که این حق اینها را نگه بداره. منظور این است که
محل تألیف احشام و محل قشلاق ایل سنجابی در این حدود از خاک عثمانی که فعلا عراق است قرار داشته است و معمولا اونجا میرن. اما سنجابی ها که ایل کرد هستند اینا در واقع از یک ایل جوان است. اوکی سنجابیەکان کە ئێڵێکی کوردن لە واقع ئێڵێکی گەنجە جوانە گەنجە ئێڵەکە توزیع هەدا جدید است در تواریخ قدیم. خۆ ئێژێ ئێڵێکی جەدیدە ئەمە کەریمە سەنجابی ئێژێ لە سەرانە ئێڵە سەنجابی هەر سەرە ئێڵە سەنجابیە. ما اسمی از ایل سنجابی نتوانستیم زیاد پیدا کنیم. اونطور که خود ما اطلاع داریم حد اکثر این ایلی که فعلا در ناحیه کرمانشاه هست از اوائل دوره قاجاریه. خب طبق گفتهای آقای کریم سنجابی ئێڵە سەنجاویە جدید و تأسیس ئێڵە گەنجە سەنجابی لە ئەوائل دەستپێکردنە قاجاریە دەستپێکە. قاجاریە لە چه دەورانێکە دروستەوێ بە تاریخ میلادی 1790 ئاغا محەممەد خانە قاجار لە سەفەرە بە قوڵ خۆیان لە سەفەرە بۆ فەتحە دووبارەی گورجستانە ئەکوژرێ لە 1795 یعنی ئاغازە قەرنە 19 چەند ساڵە پێش 220 ساڵە پێش 220 ساڵە پێش ئێڵە بەرساختەی سەنجاوی دروستەکەن. سوال کێ دروستیەکە؟ با بەگیانیسە بۆ تۆزیع هەدا ئیدێک لە شیراز تیرێ لە شیراز چەند تیرە لە لۆڕسان چەند تیرە لە شارەزوور چۆن یەکتری ئەگرنەوە و سەنجاوی چۆن بۆ ئێشە یەکتری بگرن لە کامە پارلەمانە دانیشتن کامە ئتفاقیان کرد کێ باعس ئەوێ ئەمانە یەکتر بگرن و بوونە ئێڵە جەدید تۆزیع نادا وەلێ گوێ بگرن تا سوالەکانتان بۆ دروست بێت. وجود داشته است و در بعضی از لشکرکشی های دولتی ایران هم سوارهای سنجابی شرکت کردند. مثلا در جنگی که خب ئەمە قەشەنگ بوو لە تەواو لە بڕێک لە لەشکرکشیەکانە ئەرتەشە ئێرانە سەوارانە ئێڵە سەنجابی بوو بنجامەنە ئەدعا ئەکەن ئەرتەشە قاجاریە ئەرتەشە ئێڵیە. اوكي قاجارية كامة بديدس إما شتيك من بناوة قاجارية نية حتى دوران متأخرة چند روجة آخريك بناوة كسيك بناوة ناصر الدين شاه نيسمان درو أكن من مسابتها كما قائم مقام الفراهاني نيسمان وليم ادعاء كايما للشكر أمانة بوجينا بس كار كرده يكي لكار كرده كان هم عيالة جديدانة چيه بازوی نظامی اتفاقات ئەوانە نەوە بازار خەریکن دروستەکەن وەکو نەواب و مەهاراجەکانە هەند لە ئەدەبیاتە مارکسیستیا بەمانە ئێژن کۆمپرادۆر. ئەمان لە واقع ئەشی ئەدەبیاتە مارکسیستی بنیتە کنار و بێت واقعیەتە سەرزەمین هەروواکە اتفاق کەوتکە بەحسیکەی ئەمانە بەرساختەگانە کەسانێکن کە خەریکن سەرزەمینە ئێمە ئەکەنە بەشێک لە بازار بەیومنە دەستکەوتە جەدیدە تەکنۆلۆژی هەرچی تەکنۆلۆژیە چێتە بەرەو دەستکەوتەکانیان زیاتر ئەوێ میزانە تەمەرکۆز دەهیان و دروستکردن جەمعیەت بۆیان ئەهەمیەت پێیاکە زیاتر ئەوێت. دولت ایران برای تصرف هرات کرد از ایل سنجابی یک عده‌ای در اردوی دولتی که اون موقع در جنگ هرات بودن وجود داشته است. حتی افسانه‌ای در میان مردم سنجابی هست که میگویند اون سوارهای سنجابی با رؤساشان که در این اردو قرار داشتند رؤسای اینها
لباسهایی داشتن که بعض آسترها یا یخه اینها از پوست سنجاب. اوکی 200 ساڵە پێش تاریخ عجیب و غەریبێک نییە 4000 ساڵە پێش نییە کە تاریخ دیاکۆوێت 3000 ساڵە پێش نییە کە تیا تاریخ دیاکۆوێت 200 ساڵە پێشە کاغەز هەست دەفتەر هەست دەوات هەست تۆ ئەتوانی بنووسیت 200 ساڵە پێش ئوروپاییەکان وەکو سپێڕ ژیاکن ئاغای کەریم سەنجابی ناتوانێت بێژێ کە ئەمانە بۆ ناویان سەنجابیە مردمەکە خۆشی نازانێت بۆچی ناوی سەنجابیە ژی ئەفسانەی وا لە بینە ئێمە ئەمانەی کە چوو لەسەر شەڕە هێرات سەر ئاسینەکانیان یەخەکانیان پێسی سمۆرە و گەوەیە پیانوتکن سەنجابی دیگەران پیانوتکن سەنجاوی ئەم تیرە و تایفانە کە یەکیان گرکە ناویان نەوگە حتا لە شەڕە هێراتە بەمانێژن سەنجاوی خۆی چێژی ئەمە ئەفسانەسا بعد تۆ چۆن لە کەریمە سەنجابی کە باوکی لە دوای باوکی ناگاتە چوار نەسڵ ڕەهبەرە ئەم ئێوە جەدیدەوگنە ناتوانێ بێژێ ناوە سەنجابی لەکوێ دروستەکرێ سەنجابی چۆن دروستەکرێ تۆ چۆن نتوانی ئیدعا بکەی لە ئیمپراتۆریەتە پڕتۆمتراقا خامنش و ئەمانە زاهرەن گشتیان باسەواد و گنها سەرانە عێڵ باسەواد به همین مناسبت اینها را سنجابی خطاب می کردند و این اسم برای اونها باقی مونده است. سنجابی ها از سه ناحیه مختلف آمدن چون گفتم این هستن اینها از 12 تیره مرکبه ئێڵە سەنجاوی 12 تیرەس لە سێ ناوچەی جیاواز هاتکن شیراز لۆڕستان شارەزۆر 12 تیرە لە شیراز لۆڕستان و شارەزۆر هاتکن بگونە ئێڵە سەنجاوی کێ هاوردگنی کێ دروستی کردگن کێ ڕئیسی بۆ دانیاگن عاملە بە یەکگەینیان لە ناو یەک عێڵ چیوگە ئەمانەی کەم گشتە جیاوازیانەتەک یەکتریا هەست شیراز تۆ لەکوێ لۆڕسان تۆ لەکوێ کاورای لەک تۆ لەکوێ کاورای جافە شارەزووری تۆ لەکوێ کاورای گۆرانە شارەزووری تۆ لەکوێ چۆن ئەمانە یەکەگرن سە تەوزیحدا چندین تیره اینها علی تحقیق از ناحیه فارس کوچانده شدند یا در دوره صفویه با اجبار و اکراه یا از روی رضا و رغبت برای اینکه این مرز را در این مرز ساکن باشن اینها را کوچاندن و آوردن اینجا و اون تیره هایی که از فارس آمدن دووبارە فۆرمۆڵە دفاع لە مەرز نایژی مەرز لە بەرامبەرە کێ کامە مەرز تو خۆت ئیستەوتە 1940 تازە تێن سەرحەدات رووسیا و ئینگلیس دابنێن یانێ مەرز دابنێن کورد بۆ کۆچریاگە مەرزە کێ پارێزگاری بکە مەرزێک کە مەوجود نییە ئەمە هەمان فۆرمولە لە هەرکوێ کە گیر ئەکەن فەورە نێژنەوە کوردیان برگەسە ئەوی کورد بڕوا مەرزداری بکات کورد فرە شوجاع و شمشێر کێشە و دێ ئەگەرم کوردە شمشێر کێشە تۆ چۆن توانیتەوە زۆر بیوەی تۆ خۆت زەعیفی ناتوانی مەرزداری بکەیت چۆن هاتکی چارە ئەم کوردتە کردگە ئەم کوردتەوە چی کۆچان وە قەتار وە شەمە نەفەر وە باخیلە وە پێ چوو بۆ فڵانە جێگە چۆن چەند نەفەر مەعمورە هەنارتەکیە نایژێ خۆ ئەمانە بە تۆ نایژێت لە هەرکوێ کەم تێرێ دەست ئەکا لە قوتووی عەتاریەژێ وەڵا سەفەویە ئێمەی بر بۆ شیراز بۆ دفاع لە مەرز شیراز دفاع لە کامە مەرز لە بەرامبەر کێیە توێژی 1940 تازە ڕووسەکان و ئینگلیسەکان تێن لەسەر سەرحەدات قسەکەن ڕووسەکان و ئینگلیسەکان بەنیابەتە لە ئیمپراتۆریەتە قاجاریە ئیمپراتۆریەتە عوسمانی خب من گەرەکمە بە چی ئێوە ئەودەت بدەم بە ئێڵە ساختە ئێڵە ساختە ئاغای کەریمە سەنجاوی توانی نییە بێژێم ئێڵە بۆ دروست بووکە یەکێتیە ئەم تیرەگەلە کە 12 تیرەن لە سێ ناوچەی جیاوازە شارەزوور لۆڕسان و ئوستانە فارس شیراز لەسەر چی اتفاق کردی
بیشتر تیره های رؤسای سنجابی و به اصطلاح خانهای سنجابی هستند. یعنی خانواده ما علی تحقیق جزء کوچانده شده ها و مهاجرین از ناحیه فارس هستند. خب او تیرانەی کە لە ناحیەی فارستێن سەران و خانەکانە ئێڵە سەنجاوی، تیرەکانە تروا لە ڕۆسان و شارە زوور تێن سەران نیەن. کەسێکیش ناپرسێ بۆچی تیرەکانە فارس وستانە فارس یا شیراز ئێشێ سەران ون، چ مەقامە ڕۆحانیەتی چ گەورەیەکیان واتە چ کارێکیان بۆ من سجامە کردگە ئەوان پوڵیان دانیاگە کێ پوڵی دانیاگە ئەم تیرەگە لە یەکتریان گرتگە. دلیل ئینسجام و یەکێتی ئەمانە چییە؟ جواب نییە. ئاغاگیان ئەمە 3000 ساڵە پێش نییە ها، ئەمە ژیانە دیاکۆنیە تۆ فکرەکەی حەقیقەتە مطلقە کردگتە سەبەرە ها. 200 ساڵە پێشە، 180 ساڵە پێشە، کاورە ناتوانێ بێژێت 180 ساڵە پێش. سەران بووگە ها، ڕئیس عەشیرە بووگە، دکتۆر کەریمە سەنجاویە. دکتۆر کەریمە سەنجاوی لە ئەواسەتە قەڕنە 20 لە فەڕەنسا دەرسە خوێنێ، فەڕەنسە بێزانێ. 1900 ئیشان وە لە تارانە. شما شاید در تواریخ قدیم ایران هم خوانده باشید که طوایفی از کرد در دوره‌های بعد از اسلام در ناحیه فارس بودن، در ناحیه شبانکاره بودن و حتی حکومت‌هایی هم داشتند. از بعضی جهات دیالمه را هم تا حدی که در ناحیه فارس قدرت و قوت داشتند، یک عده از کردها تابع اینها بودند. بنابراین بعید نیست که مردمی از کرد در اون نواحی وجود داشته باشه. اینها از ناحیه کردستان کوچنده شدن. یک چند تیره سنجابی هم که اسامیشون با کلمه رو خاتمه پیدا میکنه، اسم تیره هاشون، اینها از ناحیه لرستان کوچنده شدن. خیلی ببخشید، لو نیست، من اشتباه کردم، وند، با کلمه وند. و اینها تیرەکانێک کە وەند وە لە ئاخرە ناوە فامیلیانە لە لۆڕۆسان هاتکن، جەلیلەوەن، سیمینەوەن، زەڕینەوەن، ئەمانە لەکن ئەهلە حەقیشن. وەلێ ڕئیسە عێڵ کە لە ئەوستانە فارس هاتکە شیعەس. ئەمە ڕێک وەسە قەبیلەیە قەندیلیان وە فەرقەیە ئاپۆیە. ئاپۆ تورکە، کوردە، شیعەیە، مارکسیستە، کاورا مەهابادیە، کاورا کرماشەهنیە، چووگە قەبیلەیە بە ناوە جەدیدە زیلان و بیلان و نازانم ئەحمەق مطلق و ئەمانە، چووگە قەبیلەی جەدیدی دروست کردە. ئەمانە تیرەهای جەدیدن. عبارتن از تیره‌هایی به نام جلیلوند، سیمینوند، سرخاوند که الان در سنجابی هستند و اینها تیره‌هایی هستند که از ناحیه لرستان کوچنده شدند و لهجه و تکلمشون هم به لهجه لری و لکی بیشتر شباهت داره. یک چند تیره سنجابی هم از حدود عراق و از حدود شهر زور عراق و اونجا آمدند و اینها در این ناحیه ماهدشت سکونت اختیار کردند که اون وقت ملک مردم شهری بوده است و قسمت عمده ماهدشت جلوه سرسبز مرتع بوده و به علت این که سنجابی ها هم
خب اما توضیح هذا داستان طولانیه که من نمگره که فقط گره که مسئله ایلا ساختتان بو مطرح کم. خود سنجابی حنا مصاحبه بحث كات لإيلات ياخي جافا كان إيلاتي بصورة طبيعي إيلن وناش نجير أمر دولة سازي ولا إيلا سنجابي بو شرتك أمانة استفادة كان وأمثال إيل هاي دروس كرياغ سنجابي وكو إيلا تركا كان تركاي كوچاندي كان كان إيل أما بابا مني تابزاني لدوران امروجينشا ايل موجودة تو هرواك فرقية طريقتي دروس اكي ايليش دروس اكي كاركرد ايل تك طريقتها فرقك باب مسألة اميك كاركرد طريقة چيه وردو درس ايوان آشنان تك پديدي بهائية لإيرانا اواني خلق اقليم كردستان اواني خلق كردوار داگیر کریا اگرای کورپوریشن عراقی نشی بزانن بهاءالله مدتي لبغاء اويت ليودواتيت سرقلو ومدتي كيش لتويلا اويت لخانقاي نقشبندية تويلا حدود 3 ساليك استواب زانين بهاءالله كيس آغاز فرقية بابية چيه احسان التبري معتقده كان گذار لدنیای پوسیده سنتی قدیسماغ منزوی ایران با آغاز جنبش اجتماعی بابیه و حرکت مسلحانه بابیه دست بیگه یعنی پیروان علی محمد باب. علی محمد باب پیرو فرقه شیخیه یا منتسبان به شیخ احصائین که خلق احصایی لای عربستان و جنوب عربستان امروز كشيعة كان بيان إيجن آية الله هاي شيعة بيان إيجن أحصاء ببخشة شيخية خوان بخوان إيجن مكاشفة إيشان علي محمد باب كسي سالي سي أي كجن 1852 فكرة كمي كجن أقل اشتباهنك دواي أوه نائبكي رواته بغادرة رواته بغالتها رنهيقرن بزانا آنچه که احسان تبری ربطی اداته به انقلاب مشروطه ضرورت تغییر اجتماعی و قیام پاپتیان اوسیتو به جنبش بابیه مذهبی بو من امقساکم تا بفهمی شیعه بازی آپو و فرقه حوالیه بوچیه تا بفهمی تحت ناو فرق الديني چون تحولات لم سرزمینه و ایالات ساخته دروزه کن پکا که هرتکیانه هم عيلة جديدة هم فرقية جديدة يعني هم طريقة جديدة استمنتي مثلا نزلات علي محمد باب ببخشن بهاء الله در مورد اتفاقات پیش لمشروطة كبو سرانة قاجارية ظاهرا ناصر الدين شاه قاجاري نوسي كموجودنية أملا كاما كتيو تيرمو أملا كتيو كتيرمو بناوه آیین بهایی جامعه سیاست به کوشش عرفان ثابتی ام کتیوه ناشر بنیاد تسلیمی سانتا مونیکا کالیفرنیا چاپ نخست 1399 عرفان ثابتی بهائیه علوم انسانی خويندقه فكرة كم كدكتوراه جامعة شناسي بيت لبريطانيا جيانا كات بهائية خب من اشي كوتيك لقرابي رمو اجه بعضی دیگر از آثار بهاءالله محتوای سیاسی آشکاری ندارند اما پیامدهای سیاسی نهفته‌ای دارند. دو نمونه برجسته این تعالیم برابری حقوق زن و مرد و انتخاب زبان کمکی بین المللی است. پسر ارشد بهاءالله
و جانشین منتخب او عباس نوری عبدالبها در چند اثر خود اهمیت سیاسی تعالیم پدرش را شرح می‌دهد. مشهورترین این آثار رساله مدنیه است که در سال 1292 1875 و به درخواست پدرش در دوره‌ای که اصلاحات سیاسی در دولت قاجار ممکن به نظر رسید، اصلاحات سیاسی در دولت قاجار، یک نفر تحت نام جنبش دینی، تحت نام مهدی موعود ظهور پیدا کرده با الله ایسته نصیحت سلطانك که چی بکات خیلی برلوی که اندیشه ترکان جوان و کسانێکی تر بین لەگرا نفوس کەن ایشان وها شتێک ئێژێت گەرەک بزانی ئەهەمیەت فرقەیە ئاپۆئیە یا طریقەتە ئاپۆئیە وا لەکوێە تا بزانی شعار زن زندگی ئازادی ئاپۆئیە بۆ فڕە ئەدرێتە ناوە ئینقلاب کەزاییە زن زندگی ئازادی ژن ژیان ئازادی. خطاب به حکمرانان قاجار در ایران نوشت. این کتاب که در اصل بدون نام نویسنده نوشته شده از قوه قضاییه بیطرف تأسیس مجالس مشورت و تفکیک قدرت در حکومت حمایت می‌کند. زانا تو ناگهان اگیت تقابل سنت و مدرنیت ادبیات ایران اگیت مخالفت کسی بناو شیخ فضل الله نوری آیت الله بهبهانی و اگیت ناو دسیسه آقا خان نوری با کشتن قائم مقام فراهانی امیر کبیر. احسان تبری بخاطری اوی که اما بخونجنید اشاره با اکاد که طبقه طلاب و روحانیت و مراجع تقلید شیعه مخالفت اکاتک هر جور تغییراتی که بنیادی بو چون دو نهاد لدست دا نهاد قضایی نهاد تعلیم و تعلم بزنه احسان تبری ایتر خو واجب نیه ثابتی بکات کامل دعاوی قضایی مراجع تقلید یا طلاب شیعه برطرف يكن اما اويتو چی اويتو اويك تو حلوة ادعاء كي سنة يعني فقه اسلامي دروكي عرف كي واتري والشاهي واتري دليل مخالفة آخوندكان چيه دليل مخالفة آخوندكان لدستان دو بيگس قضاوت تعليم و تعلم. آقایان فرقه آپویه زاق و زوق فرمکن خو من فکت تاریخی تان بو تیرمو تو خود تواند نیه بیجی که ایله قندیلیه آقایان طریقت آپویه خانمگل طریقت آپویه ایله جدید برساخته زاق و زوق علکی مکن خوتانیش رسوا مکن بلوک تانکن. پس قوه قضائیه بیطرف ظاهرا نشیل آخوند با فرقه جدید تی چی اکاد شرع اکاتک دین ظاهرا یا قدرت روحانیت اما کشتی دروس ها لقلا نه حکومت موجوده نه قاجاریه موجوده امکانی از لگوشه او بیابان تازه خریک تأسیس دولت و ساختارهای دولت کمپانی های هند شرقی و کمپانی های بازارساز و دولت ساز ام نمایشات بوتیرن جا خود بهاءالله ایجید بو چی اویتو بهاءالله ایجی و منالی چوم تماشای سیرکیک که ادیک نمایشیان ادال دنیایی کی جالبی شاهانه وقتی هاتم دروی سیرکه چی کاره چمدان گوری کی گرکس دسوتم او چیه وتی او تمام و صحنه بو کتو دید من دیم ام دنیا حچی واقعی نیه ایشی بیخمناو چمدانه حجيكي واقعيني يكي والا بشت پرده امانه تكانه داد طاغي بها الله يجي سر بها الله
خب ایشان اجی از قوه قضاییه بیطرف، مثلا قوه قضاییشی لطرف کیوی دقل دسه آخون مید آغای نوری بهاءالله لم شاخو داخه بوچی ها بشوینی و خوی ازعان اکا که آغای بهاءالله ها وشوین سلطنت مشروطه ای بهاءالله تو بو کود کی تسبر ام مردمی موجود نیه تو چون طرفداری لسلطنت مشروطه کی اما آغاز دولت سازی ها اما آغاز نظم بازار سازی که گویا کسی کی وکو بهاءالله توجیه یکات خب قوه قضایی بیطرف تأسیس مجالس مشورت یعنی پارلمنت خو قول خویان جا خیلی جالبه سیر تحول زوان آنچه که زوان فارسی پیژن اتفاقا احسان تبری نظرات انگلس در مورد زوان فارسی ایجی خیلی جالبه اگه من وقت بکن بوتانی اخوین مولا کلاب هاوسا امکانی ازم شو کلاب من بیوی ومن او نظرات در مورد زوان فارسی آغای انگلس اخوینمو لنامهای که بو مارکس نوساگیسی و ایجی اصلا زوان نیه من ملعبس اسباو بازیه و اگر مسوتي بوايا وحروف عربيتي أبكار نبريايا ششدانة إضافية كمن لبس شوار ساعات جرامر ودستور زوان فارسي فيروم أما أخوين مؤمن عين كوتا خدا إنجلس تيرم رساله مدنیه پیشرفت‌های سیاسی کشورهای غربی را می‌ستاید، اما به همان اندازه از مادیگری و افزایش تسلیحات آنها انتقاد می‌کند. نیازی به ذکر نیست که نخبگان سیاسی قاجار هرگز اصلاحات خردمندانه و پایداری انجام ندادند. بیشتر مورخان این موارد را نمونه‌های عمده مشارکت بهاءالله و عبدالبها در اندیشه سیاسی می‌دانند، اما درباره زمینه مناسب برای درک این ایده ها اختلاف نظر دارند. این بحث نهایتاً به این پرسش می‌انجامد: آیا باید آموزه های بهاءالله را به دلیل وجه تشابه با آثار دیگر اندیشمندان سیاسی آن دوران که بعضی برای مثال از مشروطه خواهان بودند مقایسه کرد، یا بر منحصر به فرد بودن و تکینگی آن تأکید کنند؟ روش معمول بین مورخان این بوده که به شباهت‌های موجود میان آثار بهاءالله و عبدالبها و آثار متفکران پیشرو آن دوره از جمله عثمانی‌های جوان در امپراتوری عثمانی و اندیشه بهاءالله احتمالاً از دیگر گروه‌ها و اندیشمندان اصلاح طلب دوران قاجار اشاره کنند. بعضی از این مورخان معتقدند که اندیشه بهاءالله احتمالاً از دیگر گروه‌ها متأثر بود و یا ایده های سیاسی او بعد از تبعید به امپراتوری عثمانی به تدریج تغییر کرده. اما پژوهش‌های اخیر یعنی سگشتی باطلاقاتو اما متأثر لدیگران نوگه پژوهش‌های اخیر با اشاره به تداوم بنیادی افکار بهاءالله در طول زندگیش که در بعضی موارد مقدمه بر ظهور اندیشه های سیاسی اصلاح طلبانه در امپراتوری عثمانی یا ایران دوران قاجاری بوده، مسیر تازه‌ای اختیار کرده و کیفیت برجسته تعالیم او را نمایان می کند. صرف نظر از باورهای ما، یکی از مهمترین نتایج تدابیر بهاءالله ظهور جامعه بهایی بود که با جوامع دینی پیشین از جمله جامعه بابی به شدت فرق داشت. من بأم كوتا جرك متشي بيجم لم سرزمين إيما
دولتي بناو قاجار موجود نية بناو إمبراطورية دولة قولمند بلان باحتمال فرق لنقطيك بناو تاران كشهرهاي متأخر خليكن دروسا كان خليكن ظهوري يك سيستم متمركزة دن بو أما إشي خاص هاي بومي دروس كان أولين خاصتي كلا إيران إشي اتفاق بكوي تفق إحسان النوري تشيه إحسان تبري جنبش بابية جنبش مذهبي كقيام أكا وبراكندس وسركوبوي جنبش الدوم جنبش بهائيس بأندي شكان بهاء الله ها بشوين سلطنة مشروطة من بحثي كم عندنا كتيوة موجودة وإصلاحاتي كبحث مكرت لكتيوة كديكتية كبحاكمية حنوزنا مردمي موجودة نسلسلة مراتب ونهاد ومؤسسات موجودة ودواي قوية قضائية بيترفقها نسبة بكي دي أقر قضاوة والد سملا يعني جانب إسلام أقري جانب ترف الشكاية أقري جانب كي أقري تو بيترفي أم قوية قضائية خوني لسر الدولة والد سملا تو إيجي والد سملا بس عملا نردس قوية قاهرية دولة بعد تو بود دوايا أما أكي أما دقيقا ضرورة الدروس كردن كومباني ماسك دولتية كتو تحت نام التجدد وتمدن عصر حاضر بيديتو خورد مردماني كيان كيدا بازار اگه تاقرا متوجه بون يسا متوجهوي أهمية كار كرد بكاكتشيه سر ماغا لم دنگو باسا سمسم خرو كار كارياسا بزانا إما لا إيدا يا لمفهومة يا لآگاهی إنسانا يا أنشي كهجل بيجي الروح كتعينات جورا وجوري هاس لم بأم دسكاهم معرفة ناسية شناخت إنسانا إما سي أبزار ما نسبع مان إنسان حس عقل شهود حس عقل شهود لحكويك كبقيران أخوين أم داستان روند تكميل معرفة إنسان دست بيك مثلا تو بو يجي بيشا سقراطيان بيش للسقراط كسانك بوغن كمعتقد بحس بوغن هرچي كبحسي ما با أي بينين لمسي أكين هستي بيكين أما واقعية وأما حقيقة مطلقة لجيكي كان إنسان بتناقض أخوات كإدراكات حسية أتواني اشتبابيت أتواني حسيتو دوچار مشكل بويد وأنشي كتو فكركي حقيقة نويد لذلك لا أقلتي تبروتو دوران أفلاطون تاز أفلاطون معتقد بعالم مسلح لم بين سوفستايان تين حملة حس أدا حملة أقل دا بو يكي وكو أرسطو داني شي دسكاه منطق دروس أكا مغالطات دروس أكا تابدا لسوفستايان من أقصب وكان تو بو نافهمي كبكاكا كيس لبروي بإدراكات حسية بواسطة حيواني ويد بس ياجي چاو بيكوي دم خوباني والا بيا خلق موش وخلق مهاباده ناتواني فكر كيتو أما قبيلة جديدة كتعينات جورا وجوري ناوينيت لأبزار قلتر إنساني استفادة ناكي لعقل استفادة ناكي لأبزار عقلية منطق استفادة ناكي لاستدلال استفادة ناكي لخيال وخيال پردازي يا أنت كتو بيجي جوري للشهود استفادة ناكي تا بيبم مطلب بوي وأم تناقضات حلكي تو بتناقض ناخوي إيه بكاكبو شيع بازيكا استمن إدامي أدام بود أخوينمو كأم بيان نامي بكاكا قركيسي علوي بكات دوانزا إمامي نيقرك علوي بواتنا والصفوف أخوي خليك أي خنجني ببهاني يا حسين خليك علوي أكات الشيعة حيج أي كات الشيعة نأي كات الشيعي وغلات نأي كات الشيعي سي إمامي نأي كات الشيعي حفت إمامي أي كات الشيعي دوانزا إمامي أو كدولة إيرانية خب بخاطر وی لما تبقين من دوباره رو مسل بيان نامكي بكاكا خب دبيت همو كسيك خاون وجدان لدجينا حقي وستم لكربلاء بوستيتوا
تمام أمانك إيشان إيجيتي وأما خالي إيجيتي دالة بربي سواديانة، هم در مورد دين، هم در مورد جامعة، هم در مورد تشيع، هم در مورد مفاهيم وكو وجدان ومجورشتانا نارو مثلا نقداوه قرك ما هدف سياسي أمان الناوان بوتان در بيرم لكسايتي حضرت حسين وحاورياني شهيداني كربلاء بهاي مروفايتين كدبيت ببير بهين رينو وبزيندوي ياديان رابي جيريت لبر اوي اواني لكربلاء خوراقريان كرد نمونية قورية دلسوزية قلاننا وراستن أم إنشاسها أم الشعر چاو چلای ماشینه و تخت سینه و رادیوینه و حاتم للای مدینه و آی وای و مالم و بصورة قرآن اما حيث چيكي قابل اثبات نيه ادعاء صعيكا انشاء مساقه وكويك من بوتانا مود ام مالك او مالك ام دارك او دارك حسارك بزمارك اما داقي سدمي يكتريو حج معناه يكنيه ولا استهدفي شيء اما لجادوگر قوله سلسلة طريقة آبوئية وجالان قرتيانة أما ورد نامة جادو نامز تو جادو أكا قريكي جادو تكا ورد أخويني تا جادو تكا طريقة آبوئية لدجي ستمكاراني سرچاوي برخوردان و قولائي زانابوني آزادي دخنارو دەبێت هەموو مرۆڤێکی خاوەن ویژدان لە دژی ستەمی گەورە لە کەربەلا بوەستێتەوە. لە هەمان کاتدا ئەوە نمونەیەکی زۆر بچووکە کە مرۆڤ چۆن دەتوانێت هەڵوێست لە دژی هێزە دەسەڵاتدارەکان کە بۆ بەرژەوەندی سیاسی خۆیان نکۆڕی و سڕینەوە دەست پێن دەسەپێنن عفو عجاب وەربگرێت بەرخۆردانی حەزرەتی حوسێن و هاوڕێیانی لە کەربەلا نوێنەرایەتی هەڵوێستی ڕەوا و ڕاستی لە بەرامبەر چەوساندنەوە و ستەم و ئەشکەنجەدانی گەلانی گشتی دروست ئەشکەنجەی چی ستەمی چی چەوسانەوەی چی بەهرەکەشی چی ئەمانە گشتی دەستەواژەهای جەدیدە گوتم پێدانەمە هەرە و نۆع ئەدەبیاتەسە وەستانەوە لە دژی یەزیدیەکان ئەم سەردەمە تەشبیهەکە بە یەزید بن معاویە جالبە کە ئەمانە تەمامی یەزیدی بوون لە باخچەلی ئەگرن و لە ئۆردوغان دەوڵەتی تورکیە کاریان پێوە نییە أحيانا أما دولة تركيا بتنوع تكسر جامعية تركيا إجازة أدا بسورة النينرايتي وبسورة التحزب قدرة سياسية بقرن سكاري بونية أصلا أردوغان سيبلا أمانة سا يزيد كيس أردوغان أج كسي كتير يزيد نية فقط أردوغان يزيده دولة تركيا معنا إن شاء الله لسايا حساب نسو لسايا انتخابات الشهردارية كانوا بوجا كانوا قانون تركيا حسياق نسو أمانة هیچ مشکلی نیه. اجي ببوني روجي محرم والروجي عاشورا ببوني روجوي محرم اما روجي محرم مانيا غيان والروجوي عاشورا جاري كي ترخي وادخوازين كأواني لدلياندا هست بحضرتي حسين دكن روجو خزمتي هردوانز إمام كان بو للدفتري كردوكان يندا بنوسريت إيما داوا لهمو هوغراني حسين دكين كحزرتي حسين وأواني شهيد بون لتيكوشان لدجي ستمدا بزندوي رابقرن ببوني أمرو جوا إمر دقينين كتيكوشاني آزادي كردستان كبزوتنوي حسيني هاو چرخه لتيكوشاني خويدا يادي أوان بزندوي رادقريت وإيما الدعوة لهمو كسدكين بجداري رزاكاني تيكوشانين ديمقراسي بي أمين نساقة بو علوية بريزاكان أما دقيقا علوية سليشي وياق قمجة خريك أكات الشيعة
خەریکە ئیکاتە شیعەی دوانزە ئیمامی وەگەنە زەرورەتی نیە تۆ لەگرا بەحسە حسینەکەی ژی محەبەتی هەر دوانزە ئیمامەکەیشی تێخە با سەواوە زیاتر بووی تۆ کێی تۆ مەلای تۆ مەرجع تەقلیدی تۆ ئایەتوڵڵا سیستانیت تۆ خودم مەهدیە مەوعودی تۆ کێی کاول تۆ پرۆژەیە یەهودی دەوڵەتە کۆرپرێتیە ئێرانیت لە نابودیە چمکە کووردا و تواندنەوەی کورد لە فرەقە مختلفە من جملە شیعەیە دوانزە ئیمامی ئێوە قەبایلە یا ئێڵە تازە تەئسیسە قەندیل لە تەریقەتە ئابۆئیە یا فەرقەیە حەڤاڵیە ئێوە هەمان کارەکەن لە تەیە 200-300 ساڵە ڕابردووە تا توانیتانە قەوام بازاڕیە نظام سوڵتە بەسەر سەرزەمینە ئێمە دابنین جەمعیەتە ئێمە تووشی پەرێشانی هۆڤیەتی ناسنامەئی و تاریخی بکەن مردمە ئێمە نازانێت چی لە قۆمیاگە نازانێت چه اتفاقێکی بەسەر و چووگە نازانێت چی ڕاستە چی دروسە هەنا ئارند ئێژێ لە بەخشە تۆتالیتاریزم و پاوەندخوازیە ئێژێت ئینسانێکی سەرسەپوردەی تۆتالیتاریزم نۆکەرە تۆتالیتاریزم ئینسان خەتەرناکێک نییە خەتەرناک ئەو کەسەسە کە تەوانە تەشخیصە بینە خاس و خراو لە دەسەدا نازانی چی خاسە نازانی چی خراو ئەم ئینسانە بە غایەت خەتەرناکە لە دانەیە بە کریگیرا و تۆتالیتر خراوترە و خەتەرناکترە ئینسانێک کە نازانێت چی خاسە چی خراوە ئینسانێک کە ترسیاگە بسیار خەتەرناکە مردمە ئێمە ترسیاگن ترساندگنیان بێهۆڤیەتیان کردگن توان حکمیان نییە مردمە ئێمە نێنە قەتعیەتە نازان بێژن ئەمە خاسە یا مەخراو بۆیە تۆ نازانی بێژی جەلال تاڵەبانی خائینە یا خادمە جاشە یا باشە مەڵا مستەفا جاشە یا باشە ئۆکەی هەم دزی کردگە هەم پیاوی کوشتگە هەم کوردی داگەوە کوشت هەم نۆکەرە ئێران وگە هەم نۆکەرە رووسیە وگە هەم نۆکەرە عێراق وگە هەم چووگە هەم هاتکەسۆ هەم عێراقی بنیاد ناگە و خەڵکیوت کەسی جاش چوون بۆ عێراق کاریان کردگە کوشتگنی بعد خۆی ئیستەوا لە ناو دەوڵەتە عێراقە ئەم خەڵکەشی دەوێ ئەرێکی باشێکی خراوە ئینسانێک کە تەوانە تەمیزدان خاس و خراوی لە دەستدا نەیتوانی حکم با کابول بگە چووکە بەیکاری داستانێکی کۆن بوو لە ناوە کووردا بەحسیانە کردیان و ڕۆژێک کەرێ گوێ درێژی ئەگا بە شێری تازە ئەزانی شێرەکە ئیخواچێکی بۆ نابینیت و لەزا بەجێ ئەوەی دەرچی ئەزانی دەربچی هەرە گیرێت ئەڕواتە بەرە و شێر تەعجوبەکە کەری وای تایسە نەدیگە بوێسێت ناگە هەندەست پێکەژەوە تۆ کێی ژ من مەوجودە خەتەرناکێکم ناوم کەرە شێرە قەپە پیا بکەم تیکە تیکەوەکەم ئەم کەرە لە ترسا وەها درۆیەگەکە شێرەکە لە هەیبەتی و ڕەفتارە نامتەعارەفە ئەمە ئەترسێ بزانە حاکمیەت و نظامە سوڵتە لە مردم ئەترسێ بۆیە حابز ئێژێ ئەساسە حکوومەت ترسە ئەساسە بنیادە جامعە ترسە بۆیە هەر ئینسانێک کلیدێکی وا لە ملا لە ئینسانەکانی ترە ترسێ بۆی دەری ماڵەکەی قۆڵفەکە حابز گوایژێ عزیز ئێمان ترساندگە تەوانە تەشخیصمان نییە زاتمان نییە ئەترسین پێمان بێژن نامحتەرەم ئەترسین پێمان بێژن و زۆڵە کورد ئەترسین پێمان بێژن و جاش کێ پێت بێژێ پەیڕەوانە قەبایلە جەدید ئێڵە جەدید ئەو بە تۆ بێژێ ئەوێ کە لە تۆ ئەترسێ وەکو کەرەکە ئێژێ من کەرمەشێرم جدەن تۆ کەرمەشێری ئەو ئێژێ من کەرمەشێرم مردمەکە ترسێری پەکەکە خەریکە بەم خەتابە
علوية بسواد جاهلة كان إقليم ببخشن كردوار داقي كريا قلاي تركيا خليكا كاتا شيعي دوانزا إمامي هر أو كاروالا كردوار داقي كريا قلاي سوريا كردي هر أو كاروالا سرزمين إيمن لبش يا خليكي سيعي كات توجهتان كرد نك حب حسين هر دوانزا كي تيخه شو نسبتي كي بوم كاربكي علوية بريزة كان جاري كترهي واخوازين اواني للدليان دا حسب حزرتي حسين دكان روجو خزمتي حدوان زي امام كان بو للدفتري كردوكان يندا بنوسريت وتوچي كاري تو آيات الله سيستانيت تو دربان بهشتي تو نائب امامي زماني تو كشي تمام ام ترهاتك النسائي صرفا بخاطري وسا على كات الشيعة فرق برساختي جديد التأسيس نظام سلطة قلبيا بكا وتبديليا بكتبه الشيعة باب زاني تواني تمامي اواني كالشيعة وقلنا بسر زمينية ما قبلا احلى حقوقا لم فرق مختلفة شيخية وإمامية وبابية ونعمة الله وأماني متأخرين قشتيان بحثيان والا حلولية وبي وبتشو بيقرو بريدة وزاهروتو حرلم داستان شيخية كنظرية أدواري واتي السرزمين أما حكشية كان إما دوران اتفاق من داقة صدرو دنيا دورانه إما وافق ركينو سرزمين إما واوقسا حكومة دانايان واوقسا داستان شيخي يشتي تحلم كوبية كانت بعنوان عرفان لذا بهاء الله وعلي محمد باب بتايبتي بهاء الله دوران جديد إعلامك والتمام دوران قديم منسوخة كات وانا ما نشل دل الشيعتين ندرو تمام دوران قديم منسوخة پس اتفاقی که او چاوتان پیکوت امسه که پککه ایل قندیله ایل تازه ساخته وکو ایل های ساخته چونان سنجابی عامل دست تغییرات منطقیه قدرتیان پی ادن پولیان پی ادن امکاناتیان پی ادن شبکیان پی ادن تا سیاست کان بو نبرو چون بهاء الله لسرو تیرن تحت نام تحول الديني پیشنهاد إصلاحات بالدولة النبوية إيراني بكات يعني استبهاء الله دقيقا موجودية أدا بعنوان مصلحي كي ديني وبيغمبري كي جديد بالدولة النبوية إيراني تا للصورة بديدية مشروطة خوي بخات درو هر أم بككا هر أم ایلا قندیلیه به شعار زندگی آزادی شیعه بازی کمونال اکولوژی خلیک فاز سوم دولت ابدی ایرانیه استزانی تا با یک سال گذشته نهاد دخالتی نکرد لو نمایش علی رقم شعارکانی چون دستوری نبود دخالت که است یواش یواش ظهوری پیدن و دوباره لا یو خوش